ئێمە گلیژنەکە لەگەڵ داوای مافی چۆنەڵی خۆپیشاندەرانین بەڵام خۆپیشاندەرەیەکی خۆپیشاندەرایانکی چۆڵی خۆرسک و تەبیعی و دوور لە چۆڵی کێشە دروستکردن و هەڵکتانە سەر مڵک و ماڵی گشتی کەویش مافی مرۆڤە بۆیە پەرلەمان باشی زانی کە لیژنەکەمان ڕابسپێرێ بۆ ئەو شار و شارۆچکان و لە نزیکەوە ئاگاداری گرفتەکان بین و ئاگاداری عەدەدی گیراوەکان بین و لە نزیکەوە لە گرجمگەکان ئاگاداری هەموو حەدەس و ڕووداوەکان بین بە تایبەت خۆپیشاندەران و وەمەسیری چالاکوانان و ڕاگیراوان. لیژنەکەمان سەردانی زاخۆ دەکات ئەو عەدەدی کە بێمە دراوە 45 کەسە لە 1000 تا 25 بە چۆنەڵی ڕاگیراوانەتەوان و لیژنەکەمان دوا بە دوای ئەم شارانە سەردانی زاخۆ دەکات. لیژنە مافی مرۆڤ هەبڕووکەیت هاتی سەردانی پارێزگاها هەڵەبجە بکەین بۆ هەندێ بوو هەموو ڕێدەوەکان ڕاست و درستی بزانین دوای راپۆرتێکی بدەینە سەرۆکاتی و پەرلەمانی کوردستانی سەر بابەتە خوشبختانە بوومە لای مەوەکو لژنا پەرلەمانی کوردستانی گەلەکە مهمە ئەو خوپێشاندانێت هاتیەکردن هەر چەندە بێ موڵەت هات بینەکردن هەردوو خوپێشاندان بەس بوومە پڕاستی جهێ دەستخوشیە بوو لای مە گەلەکە مهمە و وەنەکردە حکوومەتێک و خوێنت ئێکی بێت یان ئێک بێتە شەهیدکردن یان ئێک بێتە بریندارکردن ئەوە بوومە جهێ دەستخوشیە نوکە ئەم دێ سەردانێت ئەوان گیرەوەکەین دێ سەردان ئاسایشێکین و ڕاستی و درستی و ئینشاءالله دەکەینە راپۆرتێک دەدەینە سەرۆکاتی پەرلەمانە ئەم دەستخوشیە بەڕێز کاک ئازاد دەکەین پارێزگای هەڵەبجە و جێگرێ و شێخ و پێشوازیەکە گەرم لەمەکردی